برینەکانی ئەم نیشتیمانە ساڕێژ نابن، هەر لاپەڕەیەکی مێژوەکەی هەڵدەدەیتەوە، بۆنی خوێن و دووکەڵی لێدێت. 11 ساڵ تێپەڕی بەسەر مەرگەساتی گوندی زارگەلی سەر بە ناحیەی وەرتێ لە بناری قەندیل. بەڵام هێشتا ئازارەکان وەک بەرەبەیانی یەکی ئابی 2015 نوێن. ئەو ڕۆژەی فڕۆکە جەنگیەکانی تورکیا خەونی گوندنشینانی کرد بە خۆڵەمێش، تەنیا لە ماوەی یەک کاتژمێردا 3 جار بەردومانی دووبارە بووەوە و لەو بەرەبەیانەدا 8 شەهید و 17 دیکەش بریندار بوون. ئەو قەبیلە حەمەد ئەمین خدر چیرۆکی زیندوی ئەو مەرگەساتەیە، ئەو پیاوەی کە 5 کەسی خێزانەکەی لەدەستدا و خۆیشی یەکێک بوو لەوانەی گۆڕی بۆ هەڵکەنرا. بەڵام قەدەری خواوا بوو بژی تا چیرۆکی غەدرێکی گەورەتر بجێڕێتەوە. ئەو بەغەمباریەوە دەڵێت نەک قەرەبوومان نەکرایەوە، بگرە ئازیزەکانمان بە شەهیدیش ئەژمار نەکراون. 11 ساڵ بە ساڵ کارەساتەدا تێئەپەڕی کە ئەوڵۆ لەسەر گۆڕی ئەو شەهیدانەی ئێمە 11 ساڵ کاتێکی زۆرە، بەڵام تا ئێستا هیچ لایەنێک بەڕاستی قەرەبووی ئەو ماباتی شەهیدان و کە سوکاری شەهیدانی نەکردوتەوە. بەڕاستی وەک نەماڵی ئێمە کە بە چاوی هەموو خەڵکەوە هەموو وڵات کە ئابینی کە ئێمە بەردومانکراوین، بەڵام احتیڕاژی ناکە کە ئێمە تیارێکی شاری داوین ئەلی تەقینەوە بۆ بەداخۆیانی ئەو هەڵێستانە هەرۆسەشی کوردایەتی نییە. بەڕاستی من پێمەشتێکی نەشیاوە بەڵێ دوای 18 سەعات و هەموو خزم و کە سواسەکان لە دەوەش بریتی تیارم بۆ ڕا بکانی شەهید بووم، بەڵام دوای 18 سەعات بەخۆ هاتمەوە خی گەورە زیندی کردمەوە. ئەمێن پێشمەرگە بووم. نەسڕەدین موستەفا بریندارێکی تری ئەو ڕووداوەیە. ئەو پێشمەرگەی لیوای حەوت بوو بۆ بەدەمەوە چوونی ماڵی خەجوورانی چوەگوندی زارگەڵی، بەڵام خۆشی بووە قوربانی بۆردومانەکە. چیرۆکی نەسڕەدین لێرەدا کۆتایی نایەت. ئەو دەڵێت لە بڕی ئەوەی دەستی برینداریم بگرن لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە لە پێشمەرگایەتیش فەسڵ کرام. یەکێک بووم لە خۆش لەوێ بریندار بووم، مادەی شیمیاویشی دەگەدا بوو. ئەو مادە بەخۆم چاوم لەوێ زۆر زەعیف بوون، تووشی باری دەرونیش بووم لەوێ. بەڕاستی مانگەک زیاتر لە خستەخانان سوڕام. وەرەقەی دکتۆریشم هەیە لەوێندار، دەوامیشم پێ نەکرا، لە ئەرچی خۆم پێ نەکرا، معاشەکەیان لێ ڕاگرتمە و هەتا ئەو ڕۆژ هیچم لۆ نەکرا. بەڕاستی ساماڵ و منداڵیشم داواکاریشم زۆر کردیا، ئەگەر لۆم بکەن ئیشەکەم لۆ بکەنەوە، تا ئێستاش ئیشەکەم لۆ نەکرا. زارگەلی تەنیا گوندێکی بۆردومانکراو نییە، بەڵکو گەواهیدەری 11 ساڵ بێدەنجی و فەرامۆشکردنە. لێرە برینەکان ساڕێژ نابن، کاتێک قوربانیەکان نەک هەر قەرەبوو ناکرێنەوە، بەڵکو لە یادەوەری نیشتیمانیشدا وەک برینی لە بیرکرا و ماونەتەوە. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری باڵەکایەتی.